نوێکەی ئەبادی حکوومەتە تەکنۆکراتەکە دکتۆر محمود عوسمان سیاسەتمەدار لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر محمود بەخێربی، سەرەتا دەمانێت بزانین بۆچوونی تۆ چییە لەسەر کشانەوەی ئەو کاندیدە کوردەی کە پێشنیاز کرابوو بۆ پۆستی وەزیری نەوتی عێراق؟ وەڵام پێم باشە من ئەوە کاندیدەکەی تریش بکشێتەوە، یان چونکە بەڕاستی مشکلەکە لەکوێیە؟ ئەوان ئەڵێن ئێمە سەی 20 حسەی کووردە، ئەوان لەسەر حسابی ئەو سەی 20 دانراون و نوێنەری حیزبەکانیش نین، لەبەرەوە بکشێنەوە چاترە و هاوکاری نەکەن لەگەڵ ئەو حکوومەتی عیبادی کە ئیهمالی حیزبە کوردیەکانی کردووە، ئیهمالی پێکهاتەی کوردی کردووە و حسابی بۆ نەکردوون. لەبەرەوە ئەگەر بکشێنەوە تەبعاً بۆ ڕێی خۆیانە شتێکی باشە و سوود بەخشە. تەبعاً دکتۆر محمود بکشێنەوە لە ژێر فشاریشدا پێت باشە؟ چۆن؟ لە ژێر فشاریشدا بکشێنەوە پێت باشە؟ هەلو گوێت لێمە؟ نازانم فشار یعنی چی؟ فشار من ئاگام لێ نییە فشار هەبوو بێ یا نەبوو بێ، بەڵام بەڕێی من خۆیان فکری لێ بکەنەوە، لێکی بدەنەوە. ئایا ئەوان کە حکوومەتی حساب بۆ میلەتەکان نەکە و حساب بۆ حیزبەکانی ئەو میلەتە نەکە کە بریتین لەوانەی کە لە پەرلەمانان و لە حکوومەتان، بۆچی کوردێ بچێ هاوکاریان لەگەڵ بکە؟ یعنی بە مەنتیق تەماشاکێ فشار هەبێ یان نەبێ، حەقە خۆیان فکر بکەنەوە و پاشەوە ئەو پۆستانەی داویان نەتێ هیچ عەلاقەی بە کوردستانەوە نییە. مەسەن نەوت پۆستی نەوتە، بەڵام کوردستان نەوعێکی ترە، وەزعی نەوتی خۆی زۆر جیاوازە لەوەی عێراق. پۆستی شارەوان نییە، شارەوانی ئەچێ خەریکی شارەوانی ناوچەکانی تری عێراق بێ، بەڵام مشکلەکە ئەوەیە ئەمە لەسەر حسابی بەشی کووردە. دەڵێن ئێمە 3 وەزیر یا 2 وەزیرمان داوە و ئەوە سەی 20 یا سەی 15 کورد لەسەر حسابی کووردە، بەڵام هیچ سوودیشی بۆ کورد نییە. لەبەرەوە معلوم بکشێنەوە زۆر باشترە، فشاریان لەسەر بێ لەسەر نەبێ، حەقە خۆیان بیر بکەنەوە بۆ بزانن کە ئەمە شتێکە زەرەر لە کێشە میلەتەکانەدا و سوودی نییە بۆ وەزعی ئێمە لە مۆختا لەگەڵ بەغا. کشانەوەیان شتێکی باشە، جێی دەستخۆشیە. تەڵان باشە، ئێستا لە بەغدا هەمووی لەگەڵ حکوومەتی تکنۆکراتە، حکوومەتی کەسانی شارەزا. یعنی ئەم حکوومەتە چۆن بێت ئەوەی کە پەیوەندی هەیە بە کوردەوە، حکوومەتێک کە کاندیدی ئاوای هەبێت لەلایەن پێکهاتەی کوردەوە یان نەتەوەی کوردەوە لە عێراقدا، یان حزبە کوردەکان لایەنە سیاسی کوردەکان کاندیدیان هەبێت، کاندیدی حزبی. والله من ڕێم وایە طبعاً ئەم حکوومەتە ویا هەر حکوومەتێکی تریڕۆڵەن هیچ کێشەی عێراقی پێحەل نابێت، چونکە کێشەی عێراقەوە نییە وەزیر بگۆڕین، کێشەکان زۆر قوڵبوونەتەوە لە عێراق. بەڵام طبعاً ئەگەر ڕێکەوتنیە لە بینی لایەنی کوردستانی و لایەنی حکوومەتی بەغا هەبێ، گفتوگۆ بکەن، ڕێ بکەون لەسەر کێشەکان. مهم وەزیر نییە، مهم کێشەکانە. 140 پێشمەرگەیە، نەوتوغازە، ئەم شتانە، دەستور جێبەجێکردنە، شەراکەتە. ئەو کاتە طبعاً هەڵبەتە نوێنەریشیان هەبێت لە وزارەتە باشە، بەڵام ئەگەر لە کێشەکان ڕێ نەکەون و بەم حاڵەی ئێستا بێکە ئەیبینین بەغا حسابی بۆ کورد نەکە و کورد حسابی بۆ بەغانەکە، وەزیر هەبیانە بێت چییە؟ ڕئیس جمهور هەبیانە بێت چییە؟ یعنی هیچ سوودی نییە. لەبەرەوە من قەناعەتم وایە بەم شێوەی ئێستا هیچ سوودی نییە، بەڵام ئەگەر ڕێکەوتن معلوم بە ئیتیفاقی حیزبەکان، بە ئیتیفاقی پەرلەمان، بە ئیتیفاقی حکوومەت کە لەو حیزبانە پێکاتوە نوێنەر دابنرێ بۆ ئەوەی لە بەغا بەشداری بکە، ئەوە شتێکی طەبیعی ئەبێ وابێت. بەڵام ئەوەی کە پەیوەندی هەیە بەم وەزیرەوە، ئەم وەزیرە ینی پێوەەر بۆ دانانی ئەم کەسە شارەزایی لێ هاتوویی بێ یان حەزبی، یان کەسێکی حەزبی بێت، یان لایەنگری حەزب بێت، یان ئەندامی حەزبێک بێت، کامیان؟ نەخێر، ئەبێ ئەوەڵان لێ هاتوو بێ، توانای ئیشەکەی هەبێ
وطبعا تكنوقراطي بيت شاكتر يعني بعض كار هي لو وزارة كان تكنوقراطي يبي خبير يبي بەڵام لە عینی وەختا پشتیوانی حیزبەکانیشی هەبێ باشترە چونکە ئەگەر هەر کەسێ دابنرێ پشتیوانی لایەنە سیاسیەکانی نەبێ پشتیوانی حیزبەکانی نەبێ سەر ناکەوێ چونکە کە پشتیوانی نەکەن چۆن سەرەکەوێ لەبەرەوە بەڕێی من هەر کەسێ دامنرێ پێویستە حیزبەکان پشتیوانی بکەن پەرلەمان تەئیدی بکە حکوومەتی ئێرە تەئیدی بکە بۆی سەرکەوێ بەڵام چەند بتوانێ تێکنۆکرات بێ خاوەن توانا بێ کەفاعەت بێ نەزیه بێ ڕێکوپێک بێ ئیشەکەی پێ بکرێ چاکترە دەڵێن باشە دەمانەوەی خوێندنەوەی تۆ بزانین ئەوەی کە لایەنە سیاسەکان ئێستا قسەی لەسەر دەکەن ئەمان کێشەکەیان پشتیوانیکردن یان پشتیوانی نەکردنە یان دەیانەوێت کەسانێک بن لە ناو خودی حەزبەکان ینی ئەندامی حەزبەکان بن بچنە حکوومەتە نوێکی عەبادیەوە خۆی طبعاً ئێمە یەکێ لە موشکیلەکانمان لە کوردستان حیزبایەتی تەسکە ئێستا ئەم کوردستانە حیزبەی با بڕێوە ئەوە کێشەی ئێمەیە یعنی حەق نییە وابێ حەقا پەرلەمان لە حیزب مهمتر بێ حکومەت لە حیزب مهمتر بەڵام عەکسە شتەکانمان لەبەرەوە معلومە یانەبێ نوێنەری ئەم حیزب و ئەو حیزب ئەوە بێ بەڵام من ڕێی من ئەوەیە کەوا ئەتوانێ حیزبێ نوێنەردا بدێ بەڵام بە شەرتێ ئەو نوێنەرە بتوانێ ئیشەکە بکە کەفاعەتی هەبێ نەزاهەتی هەبێ توانای هەبێ خەبیر بێ لەو ئیشەی کە بۆی ڕاستپێرن شتێکی طەبیعیە بەڵام بتەوێن نەتەوێ ئێستا کوردستان حیزبەی بن بەڕێوە و ئەمە خراپە حیزبایەتی کوردستان بەرێ بەڕێوە حەقە دەستگاکان گرنگتر من حەقە پەرلەمان لە حیزب گرنگتر بێ حکوومەت لە حیزب گرنگتر بێ بەڵام وان نییە هی ئێمە بەعەکسەوەیە شتێکی هەڵەیە دەبێت لە ئایندا ئەم شتانە چارە بکرێت بگۆڕێ یعنی چارەی بکەن بە شێوەیە کە دەستگاکان گرنگتر بن بەڵام تەمان ئەوەش ئیشی ئەوێ یعنی ئەوانەی بریار بەدەستن ئەگەر بچنە پەرلەمانە بێ بەجێی بریار و مهمترە بێ لە حیزبەکان بەڵام ئێستا بریار بەدەستەکان هەموو لە دەرەوەی پەرلەمانن لە دەرەوەی حکوومەتن و لە حیزبەکانە لەبەرەوە ئەوان ئیشەکە ئەبەن بەڕێوە یعنی بتەوێ نەتەوێ باشە دکتۆر ینی ئامانج لەم حکوومەتی ئێستای عەبادی ئەوەیە کە حەزب لە ناو حکوومەتدا نەبێت حەزب حکوومەت بەڕێوە نەبات ئەو هەڵەیە کە ئاماژەت پێدا بۆ وەزیرە کوردەکانیش دروستە کە دەبێت کەسێک بێت بێلایەن بێت یان کەسێک بێت ئەندامی حەزبەکان بێت ئەگەر ئەندامی حەزبەکە بێ ئەوەش هەڵەیە پێت وایە لا شەر نییە ئەندامی حیزبەکە بێ بەڵام حیزبەکان پشتی بگرن تەیدی بکەن ئەتوانن یەکی سەربەخۆ دانێن یەکی خاوەن توانا دانێن چێ توانا هەیە حیزبی بێ حیزبی نەبێ بەداینێن وەلە وانییە بەو شێوەیە بەڵام ئەو حکوومەتی عیبادی دروستی کردووە حکوومەتێکە ئاڵێ تێکنۆکراتە بەڵام خۆی ڕئیسی وزەرا حیزبیە دەبێ پێش هەموو کەسێ ئەو واز لە حیزبی داوا بێنێ ببێ بە شخصێک تێکنۆکرات اینجا باسی ئەوە بکات وزارەتێکی تێکنۆکرات دروستکە چۆنە بێ وزارەت تێکنۆکرات بێ و خۆی پیاوەکە یعنی ئەویس ڕئیس وزەرایە حیزبی بێ دەبێ خۆشی لە حیزبەکەی دوورکەوێتەوە اینجا ئەتوانێت تێکنۆکرات بێ یاخود یەکێکی کە بێنن کە تێکنۆکراتە وزارەتەکە دروستکە تەمان لەبێرش کەم و کوڕی هەیە بەو شێوەیە نییە پاژەوە بە حەقیقەت هەتا ئەگەر ئەوانەی تێکنۆکراتیش بن ئەگەر لایەنە سیاسیەکان چ ئەوانەی سوننا چ ئەوانەی شیعە چ حیزبەکانی ئێمە پشتی نەگرن چۆن سەرەکەوێ حکوومەتی تێکنۆکرات لە دنیا کە دروست دەبێ عادەتەن لە وڵاتانە کە کێشەیەکی گەورە ئەبێ حاڵەتێکی تەواوی ئەبێ مجموعەیە خەبیریەنن وەکو حکوومەتی تێکنۆکرات ئیشەکانە با بەڕێوە بۆ مدەتێ تا چاگەبێ ئیشەکان پاشی و حیزبەکانیش هەموو پشتیانەگرن بۆ ئەوەی سەرکەون بەڵام ئەمەی ئێمە وان نییە شتێکی ترە بە شێوەیەکی تر دروست کراوە بەڕێی من کەم و کوڕی زۆر تیا و بەوردی لێ کۆڵینەوەی لێ نەکراوە تەوان باشە لە کۆتاییدا چاڕوانی چی دەکرێت لەمەی کە ناوی لێنراوە گۆڕانکاری و چاکسازی لە بەغدا ئەمەی کە ناوی لێرا گۆڕانکاری چاکسازی ئێستا چاکسازی باوە هەرچیە بینی باسی چاکسازیەکە باسی پرۆژەکە باسی هەمومان بووین بە بولبولەوە هەموو کەس ئێستا باسی چاکسازیەکە بەڵام کامەیە چاکسازی لە چۆ بەڕێی من ئەوەی کە من گوێم لێبوو لە پەرلەمان ئەڵێ ئەم حکوومەتە دروست دەبێت لە مانیەکە چاکسازیەکە لە سەفیرەکان و لە وەکالەتەکان و لە وزارەتەکان و باشە بە مانیە چۆن ئەم هوشتەی پێکرد بە چ شێوە ئەیکە کوێ ئەیکا چۆنی ئەکەن بە چ شێوە ئەیکەن
بەرنامەیەکمان نەدی نووسرا بێ بزانین ئەو چاکسازیە چۆنەکەن تا ئێستا من هیچم نەدیوە هەر بڵاو نەبۆتەوە نەک من پەرلەمانیش نەیدیوە بەرنامەیەکی نووسراو هەبێ بڵێ من ئەم چاکسازیانە ئەەکەم لە ڕووی ئابووریەوە لە ڕووی گەندەڵیەوە دژی گەندەڵی لە ڕووی ئەمنەوە چیەکەی لە ڕووی داراییەوە چیەکەی لە وەزعانە چیەکەی هەمووی بنووسرێ بەڕێکی لەسەر پرۆژەکە تۆ دەنگ بدەیت مهم پرۆژەکەیە چی ئەکا پێش ئەوەی وزارەتەکە مهم بێ ئەگەر پرۆژەکە نەزانی ڕێزدەرا بە تەمای چییە وەزیر چی بکات چۆنە بێ لەبەرەوە حتا لای پەرلەمانیش زۆر شتەکە ڕوون نییەوە دوێنێ کە هاتووە بوو پەرلەمان لە زەرفێکی داخراوە ناوەکانی هێناوە وەکو شتێکی نەهێنی اینجا نازانی لەمە هەژن و ڕۆژات چیەکەن لەبەرەوە من قەناعەت مایە زۆر کەم و کوڕی تای کێشەکەەوە لە ژێر فشارا کراوە فشاری مقتەدا و ئەوانەی مزاهرە و اعتصامیان کردووە لەلایە فشاری مالیکی و حزبی داوە لەلایەکی کە و فشاری تریش لەسەر عیبادی کە ئەم شتەی کردووە باشە ئەم فشارە ئەوەی کە داوا کرا لەم فشارە و لە لایەن مانگرتووان و سەدرەوە وەکو خۆی جێبەجێ کراوە ئێستا ئەوەی کە ویستیان ئەمەیە یان شتێکی ترە والله من ئەوەی دیم سەدر کەلیمەیەکی دا پاشەوەی کە وزارەتەکە تەسلیم کرا زۆر سوپاسی مالیک عیبادی کرد وتی پیاوێکی ئازایە زۆر ڕێک و پێکە چۆن مالیکی لە دەورەی سێهەم لابر ئەمەشی کرد وەکو ئێمە ویستمان واکرا لەبەرەوە ئەو مانگرتنی خۆتان تەواوکەن ئێمە ئەهدافەکەمان جێبەجێ بوو واضحة يعني معناه بطليتي أو كراوة دكتور محمود أو ناواني كدان تكنوكرات وكساني شارزاء أو أبو أوان ببيقسيوان أو خويتي بلام دمي خوانوي تو بزانم أو كداوان كردوها جارة أوي من بيستم جماعتي صدر قائميش عندها بماليشي نوت ناوي تيايا يا صدنا ويا هشتانا ونازان بسنا لە هەر وزارەتێ چەند کەسێکیان تەرشیح کردووە دیارە ئەو ناوانەی کە هاتوون دوێنێ لە لایەن مالیکیەوە لایەن عیبادیەوە لە ناو ئەم لیستایە لەبەرەوە ئەوەڵێ ئێمە سەرکەوتین و ئەوەی ویسمان جێبەجێ بوو لەبەرەوە داوای لە جەماعەتی خۆی کرد کە کۆتایی بە مانگرتنەکەیان بێنن معنایەوەیە سەرکەوتووە طبعاً بۆ دیارە عیبادی بە قسەی کردووە تا حدێک جا نازانین لە ئایندا چیە بێت چونکە سەدر لەم لاوە بەو شێوەیە بەڵام لەو لاشەوە دەوڵەتی قانون و مالیکیوان بە نوعێکی ترن ممکنە لەو بەینا عیبادی ئاسان نەبێ بتوانێت تەوازونی هەموو لایە ڕابگرێ و ئایا چۆن ڕەفتارەکە ئەبێ ببینین لە ئایندا و ئایا پەرلەمان تەیدی ئەو ناوانە ئەکایان نا لەم دەڕۆژە ئەو شتانە ڕوونە بێتەوە تەبعاً هەڵویستی کوردی ژەبێ ڕوون بێتەوە من بیستومە سبەینێ لایەنە کوردستانیەکان لە سلێمانی کۆبوونەوەیان هەیە ئەوان بیستووە هەر پێنج لایەنەکە لەسەر ئەو مۆزوعات چونکە فراکسیۆنەکانی بەغا داوایان لە لایەنەکان کردووە کە هەڵویست وەرگن و خۆ ئەو کێشەیە هەمووی بە فراکسیۆنەکانی بەغا حەل نابێ دەبێت لێرە حیزبەکان هەڵویستێ وەرگن هەڵویستیان چێ بەرامبەر ئەوەی کە ڕووی داوە و بەپێی ئەو هەڵویستە برادرانی بەغاش ڕەفتار بکەن ئەوەی کە پەیوەندی هەیە بە پێکهاتەی سونەوە لە عێراق ئەوانیش باس لە پشتگوێخستنیان دەکەن لە ناوی کاندیدەکان ئەوان دەڵێن ئەم کەسانە نوێنەری ئێمە نین بەڵێ ئەوەی من دیم گوێم لێ بوو لە هەندێکیان کە قسەیانە کرد ئەڵێ نوێنەری ئێمەنی ملاحەزەمانەیە لەسەر هەندێک لەو نوێنەرانی کە هەن و ملاحەزاتی خۆمان ئێمە دەینە پەرلەمان و لە مناقەشەی پەرلەمانەوە ئەو کەسەی ملاحەزەمان لەسەر بێت دەنگی بۆ نادەین طبعاً ئەمەش ئەبێ بەڕێی من کە هاتە دەنگدان دەبێ وەزیر دەنگی بۆ بدەن نەیکەنە پاکێج بڵێ هەمووی بەیەکەوە یا ئایان نا چون ئەوەش ڕاز نییە ئەگەر یەکە دەنگی بۆ بدەن ممکنە زۆریان دەنگ نەهێنن چونکە ئەمە گرنگە لەبەرەوە سونەکانیش ناڕزاییان زۆرە و هەندێک لە شیعەکانیش کوتلە شیعەکان ئەوانیش ناڕزاییان هەیە نەک هەموو لای ڕازی نین و ئەوەیە خاڵی لاوازی ئەو حکومەتە ئەگەر ئەو حکومەتە پشتیوانی لە پێکهاتەکان و کوتلە سیاسیەکانی عێراق نەبێ سەر ناکەوێت چۆن سەرەکەوێت ئەو هەموو کێشانە لە عێراقایە چۆن پێحەلە بێ ئاسان نییە باشە هەر سەبارەت بە لایەنە سیاسی کوردەکانەوە دکتۆر محمود ینی ئێستا کورد یاخود لایەنە سیاسی کوردەکان بۆ کێشەیان هەیە لەگەڵ ئەو کەسەی کە کاندیدی کووردە بۆ ئەم وەزارەتانە لە کاتێکدا نەمان بینی لە پێشتردا لە ڕێگەی وەزارەتەوە یان لە ڕێگەی حکوومەتەوە کورد کێشەی خۆی چارەسەر کات ئەوەی کە پەیوەندی هەیە بە مادەی ١40ەوە
لە ئێستادا ئەوەی کە پەیوەندی هەیە بە نەوتەوە یان ئەوەی کە پەیوەندی هەیە بە قەیرانی داراییەوە گفتوگۆی سیاسی و ڕێکەوتنی سیاسی لە دەرەوەی حکوومەت و لە دەرەوەی پەرلەمانەوە ینی دەگەشتنە ئەنجامێک یان گفتوگویان لەبارەوە دەکرد نەک لە ڕێگەی وەزارەتەوە کە وەزارەتی دارایی پشکی کورد بوو ینی کورد بۆ کێشەی هەیە لەگەڵ ئەو کەسەی کە کوردە و کاندیدە بەڵام پشتیوانی لایەنە سیاسیەکە کوردیەکانی لە پشتەوە نییە. لا بەڕێی من کورد لایەنی کوردستانی ئەبێ ئەوەڵان حیزبەکان بەیەکەوە ئیش بکەن هاوکار بن لەگەڵ یەک پەرلەمان کارا بکرێتەوە ئیشی خۆیان بکەن گفتوگۆیەکی جددی لەگەڵ لایەنی بەغا بکەن ئەو من ساڵێکە هاوارەکەم 2 ساڵە باسی یەکەم لەسەر هەموو خاڵەکان کۆمیسیۆنێکی تایبەتی هەبێ خەریکی ئەو ئیشە بێ خاڵەکان یەکە بە یەکە تەماشاکەن نابێ گفتوگۆکە ئەوە بێ وەفدێ بەیانی بچی عەسر بگەڕێتەوە ئەوە پێی ناڵێن گفتوگۆکە جددی بێ بزانن لەسەر چی ئەتوان ڕێبکەون دەستورە شەراکەتە 140 پێشمەرگەیە نەوت و غازە بەو پێ ڕەفتار بکەن ئەگەر توانیان لەسەر ئەو شتانە ڕێکەوتنێک بکەن ئەو کاتە ئەتوان و دکتۆر محمود ئەنی لایەنە سیاسی کوردەکان بۆ کێشیان هەیە لەگەڵ کاندیدی کوردێک یعنی یاخود کاندیدێکی کورد بۆ وەزارەتەکان لە کاتێکدا کورد تا ئێستا نەیتوانیوە لە ناو حکوومەتی عێراقدا گۆڕانکاری دروستکە یان قسە بکە لەسەر کێشەکانی لە دەرەوەی ئەوە بووە. بەڵێ ئاخر لەگەڵ کاندیدەکان کێشەکە ئەوەیە کە ئەو کاندیدانە نوێنەری ئەو خەڵقەنین والحسابیشن كأنه ئەمە لەسەر حسابی کورددانراوە بەڵام بەتاکید ئەبێ ئەوە بزانین ئێمە کێشەمان لەگەڵ حکوومەتی عێراق یا لەگەڵ عێراق بەگشتی مەسەلە وەزیر نییە مەسەلە مەسئول نییە مەسەلە پۆست نییە مەسەلە خاکە مەسەلە 140 نەوت و غازە پێشمەرگەیە شەراکەتە دەستورە ئەگەر لەنسە ئەم شتانە ڕێنەکەوی خۆ چەند وەزیرت هەبێ ئەهەمیەتی نییە ڕئیس جمهورت هەبێ ئەهەمیەتی نییە جیهاتی ترت هەبێ ئەهەمیەتی نییە پێگەت ڕۆژ بە ڕۆژ لە بەغا لاواز بووە ئێستا ئەهەمیەتێکی وا نادەن بە وەزعی تۆ لەبەرەوە بەڕێی من ئێستا حالیەن باسی ئەوەیە ئەو نوێنەرانێ بەڵام لە بناغا ئیشەکە زۆر قوڵترە لەوە وە شتە ئەساسیەکانە بێ باز بکرێ و بزانین ئایا مە لە عێراق ئەتوانی بەردەوامی بەم شێوەیە یان نە ئەگەر بتوانی بەردەوامە بی ئەگەر نەتوانی ئەبێ فکر لە ئەلتەرنەتیڤی تیک بکەیتەوە دەراسەتی بکەی بزانی هەیە نییە چۆنە بە شێوەیەکە یعنی ئیشەکە بێ بە قوڵی تەماشا بکرێ و هەموو حیزبەکان بەیەکەوە و پەرلەمان کارا بکرێتەوە بکەوێتە ئیش حکوومەت هەموو بەیەکەوە خەریکی ئەم ئیشە بنێ. باشە هەرچەندە ئاماژت بۆدا کە پۆستی سەرۆکایەتی کۆماری عێراق بۆ کورد لە ئێستادا گرنگ نییە بەڵام دەمانێت بزانین چ شتێک بینرا لە ڕۆڵی سەرۆکایەتی کۆماری عێراق لە سەرۆک کۆماری عێراق لەم دۆخەی ئێستادا و ئەوەی کە پەیوەندی هەیە بە داواکاری لایەنە سیاسی کوردیەکانەوە. بەڕێی من ئەو سەرۆک کۆمار کۆبووەتەوە پێرێ کۆبوونەوە بەیەکەوە لایەنەکان دوێنێ بوو وابزانم یا پێرێ بوو کۆبوونەوە بە ئیتیفاق بەیانێکیان دەرکرد بەیانەکەتان جۆلێ بووە 4 خاڵ 5 خاڵ بوو بەڵام لە بەغا حساب بۆ سەرۆک کۆماروانە ناکەن عیبادی دەسەڵات هەمووی لای خۆیەتی و خۆی حسابەکە کەمێک حساب بۆ سەرۆکی پەرلەمانەکە چونکە ئیشەیە بە پەرلەمان بەڵام سەرۆک حسابێکی وا بۆ سەرۆک کۆمار ناکە و سەرۆک کۆمار خۆشی پۆستەکەی پرۆتۆکۆلیە ناتوانێت هەموو شتێ بکات لەبەرەوە من قەناعەتم وایە مشکلەی ئێمە پۆست نییە مشکلەی ئێمە ئەوەیە کە ئەو بناغانەی کە باسم کرد ئایا لە عێراقا هەیە یان نییە ماوە یان نەماوە ئەتوانین بەشدار بین لەگەڵ ئەم وڵاتە یان نا ئەوە گرنگە بەڵام تا ئێستا زۆر بەڕوونی ئەوە ڕوون نەبووتەوە چونکە هیچ گفتوگۆی جددی بەردەوام لە بینی لایەنی کوردستانی و بەغان نەکراوە پچڕ شت کراوە بە وردوردی لە هەموو شتەکان تێنەگەیشتون چونکە ئێمە ئەو شتانە ئەبێ بەڕوونی تێبگەین و لەسەر ئەو ئەساسە ڕەفتار بکەین اینجا باسی پۆست و شتیوا بکەین چونکە ئەوە لاوەکیە مەسەلەی پۆست. باشە سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان ینی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ دەوترێت ئەبادی لە هەستکردنیەوە بە کێشە سیاسیەکانەوە کوردی پشتگوێ خستووە بەوەی کە لە ناو خۆیاندا لە ئێستادا ناکۆکیی زۆر هەیە پەرلەمان کارە نەکراوەتەوە لایەنێکی سیاسی دوورخراوەتە لە حکوومەت ئەی دەوترێت ئەبادی هەستی بەمە کردووە
ئەمە هۆکارێکە بەوەی کە کوردی پشتگوێ خستووە لەم کابینە نوێی حکوومەتەکەیدا. بەڵێ بێگومان ئەمە هۆکارێکە و هەر ئەگەر لە بیرتان بێ عیبادی هەر لە حکوومەتی ئەوڵەوە کە دروستی کرد کوردی پشتگوێ خست بوو بیرتان نایەتەوە عیبادی کە حکوومەتەکەی دروست کرد لە پەرلەمان دەنگی پێدرا کورد داوای کرد سەعاتێک پەرلەمان جلسەکەی دوا بخا تاوەکو لە گردەکە کۆبوونەوەکەیان تەواو بێ بۆ ئەوی بریار بدەن سەعاتێکیان بۆ دوا نەخستن لەوە پشتگوێ خستن چییە لەوە زیاتر کورد زۆر بە لاوازی داخلی حکوومەتی یەکەمی عیبادی بوو و بەڕێی من وتیان وتمان بۆ داخل بوون وتیان وڵای UN وتی و ئەمریکا وتی و نازام چی و ئەم شتانە پاشی چوونە پەرلەمان بەیانێکیان خوێنە وتیان ئەگەر سێمانی کە ئەمە نەکرێ و ئەوە نەکرێ ئەوە نەکرێمەوە ئەکە هیچیشیان نەکرد و هیچیشی نەکرا لەبەرەوە هەر لە سەرەتاوە ئێمە بە لاوازی داخلی حکوومەتەکەی عیبادی بوون. ئەی سەبارەت بە دۆخی سیاسی ئێستا لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان یعنی تا ئێستا چارەسەرێکی ئەو تۆ نەبیرراوە تەنانەت بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانێکیش نەبێ هەموو کۆبوونەوەکان. بەڵێ ئەو چارەسەری ناوخۆ گرنگە و حکوومەتی عێراق کە تۆ پەراوێزەکە یاخود لایەنی کە حسابی چارەسەری ناوخۆکەن ئەگە بزان تۆ ناکۆچی تەمان زیاتر پەراوێز دەکەن بەڵام ئەگەر بێت و یەکگرتوو بین حیزبەکان بە یەکەوە کار بکەن پەرلەمان کارا بکەنەوە حکوومەت ئیشی خۆی بکە بە شێوەیەکی تەواو هەموو شتێ بە یەکەوە بکەن معلوم سەنگێکی زیاتر دەبێ و حسابی زیاتر بۆکەن بێگومانەوە وایە. باشە لە هەرێمی کوردستان مەبەستم ئەوەیە هەموو لایەنەکان ئێستا پێکەوە کۆ نابنەوە بە تایبەتی دوو لایەنی ناکۆک کە پارتی و گۆڕانن ینی دەمەوێت خوێندنەوەی تۆ بزانم بەوەی کە بۆ تا ئێستا چارەسەرێک نەبینراوە ینی کەم تەرخەمەکە لەکوێدایە لە نێو لایەنە سیاسیەکاندا لە هەرێمی کوردستان دوور لە بەغدا. وڵای بەڕێی من وەکو بیستومە سبەینێ قەرارە هەر پێنجیان کۆبنەوە لەسەر ئەو مەسەلەی بەغا چونکە بەشتێکی گرنگە بەڵام هینەکەی تریش بە ڕێی من دابنیشن ئەگەر ئەم حیزبانە بە یەکەوە دانیشن گفتوگۆ بکەن بەس لە ئیعلامە قسە لەگەڵ یەک بکەن هیچ ناگەن نەتیجە بەڕێی من دابنیشن لە یەکەوە گفتوگۆ بکەن و هەوڵ بدەن بگەنە ئەنجامێک ئەنجامەکەش ئەتوان بیگەنێ ئەگەر بێت و دەستورەکەی خۆیان ئەوە 10 ساڵە دەستور ئەڵێ ئەنووسین بتوان دەستورێ بنووسن بەپێی دەستور ڕەفتار بکەن و پاشەوە لە عینی وەختیشا وەزعێک دروست بکەن علە لەقەل بە هەر شێوەیە بێ حتا ئینتیخاباتی ئەکرێ یا شتێکی ئەکرێ بەڵام بەم شکڵی ئێستا من ڕێی من شتێکی خراپە لە دەرەوە وەزعمان لاوازە لە بەغا وەزعمان لاوازە و ئەگەر پێشمەرگە نەبوایە کە زۆر قارەمانانە بەرەنگاری داعش بووە خوێنە ڕێژێ دیفاع لە کوردەکە و سومعی زۆر بەرز بۆتەوە لە خاریج و سومعی هەمومان بەهۆی پێشمەرگە و لە خارج بەرز بۆتەوە ئەگەر حسابی سیاسیەکان بکرێ و حسابی حیزبەکان بکرێ زۆر ناوبانیان لە دەرەوە کەم بووە لاواز بووە زەعیف بووە و خەڵق لای سەیرە کە بەم شێوەیە ڕەفتار لەگەڵ یەکترەکەن. باش ئەوەی کە پەیوەندی هەیە بە کارەکردنەوەی پەرلەمانی کوردستانەوە لە ئێستادا لە هەرێمی کوردستان چەندین جارە تا ئێستاش باس لە چاکسازی دەکرێت چاکسازی بەبێ پەرلەمانی کوردستان دەکرێت. چاکسازی ئەگەر بیانەوێت چاکسازی جددی بکەن طبعا ئەبێ هەندێک یاساشی بۆ دەرچێت لە پەرلەمان بێگومان چونکە پەرلەمان پێویستە بۆ ڕفراندەم بۆ چاکسازی یاسای ئەبێ ئەو شتانە بەڵام لە چاکسازیش ئەگەر بیانەوە بیکەن ئەگەر هەموو حیزبەکان یەکگرتوو بن لەسەری بە یەکەوە ئیتیفاق بکەن توان بیکەن بەڵام ئەگەر دژی یەک بن بەم شێوەی کایبینین و هەریەکە ڕەفتارێکی وەریەکە شتێکی بێ و هەمویان لەسەر فێسبوک هێرشی یەکتر بکەنوانە چاکسازی چیەکەن ناتوان چاکسازی بکەن مەگە هەریەکە لە ناو حیزبی خۆیان ئەگەر شتێ بکە لەبەرەوە من ڕێیم وایە بەڵێ پەرلەمانێک پێویستە یاسا پێویستن بۆ ئەو شتانە و زەروریشەوە ئەو دەستگایانەی کە هەشمانە بێ کارا بن دەستگای نەزاهەمان هەیە دەستگای ڕەخابەی مالیمان هەیە ئەمانە دادگامان هەیە دادوەری گشتیمان هەیە ئەمانە بێت چالاک بن لەو شتانە بەڵام نابینین کە چالاک بن وەکو پێویستە. ئەگەر پەرلەمانی کوردستان کاران نەبێت چی لەبارەی چاکسازیەکانی بارزانیەوە؟ والله تا ئەوە شتێکی ترە یعنی طبعا من ڕێی من ئێستا ئەو
بارزانی وەکو خۆی ئەڵەیە خەریکی چاکسازی ناو حیزبەکەی خۆی ئەوە پەرلەمانی ناوێ ئەگەر ناو حیزبەکەی خۆی بێ چاکسازی بکە بەڵام چاکسازی لەسەر ئاستی هەرێم طبعا پێویستی بە پەرلەمانێ پێویستی بە حکوومەتێ پێویستی بە یاسا هەیە پێویستی بە هاوکاری حیزبەکانی هەموو بە یەکەوە بیکەن ئەوە شتێکی ترە لەبەرەوە من قەناعەتم وایە بە هەموو شێوەیە دەبێ ئەم حیزبانە دابنیشن کۆبنەوە دەستگاکان کارا بکەنەوە و لە بینی خۆشیان ئیتیفاق بکەن لەسەر ئەو شتانەی کە علاقەی بە بەغاوە هەیە بە دەرەوە هەیە بە تورکیاوە هەیە بە ڕیفراندەمەوە هەیە بە چاکسازیەوە هەیە بە یەکەوە نەبێ ناتوان بیکەن هیچ حیزبێ بە تەنها ناتوانێ بیکەن. باشە لە ئێستادا قەیرانی دارایی هەیە پەرلەمانی کوردستان کارانیە لایەنە سیاسیەکان ناکۆکن تەنانەت کۆش نابنەوە پێکەوە هەمویان ئەم چاکسازی بارزانی کە لەسەر ئاستی هەرێمە دکتۆر مەحموود سەرکەوتوو دەبێت یان نا؟ ئەگەر هەموو بەیەکەوە نەبن نەخێر سەرکەوتوو نابێت طبعاً هیچ لایەنێ بە تەنها ناتوانێت چاکسازی لە هەرێمە بکە و بەڵام هەر کەسە لە حیزبی خۆی ئەتوانێت ئەو شتانی بیکە بەڵام بە هەر حاڵ لەسەر ئاستی هەرێم پێویستی بە بەرنامەیەکەیە پێویستی بە یاسایەکەیە و پێویستی بە هاوکاری هەمویانێ ئەگەر نەبێ نەخێر لەسەر ئاستی هەرێم هیچ لایەنێ ناتوانێت بە تەنها بیکە. باشە ئەگەر جارێکتر وەک ئاماژەت پێدا و پێشتیش ئەم ڕخنەی گیراوە لەلایەنە سیاسی کوردەکان کاتێک چوونە ناو حکوومەتەکەی عەبادیەوە نەک ئەم کابینە یاساوی پێشوو ینی وترا بە لاوازیەوە بەشداریان کرد جەنابیشت ئاماژەت بۆدا تا چەند ئەمە دەرفەتێکە یان وەک دەوترێت هەلێکە بۆ کورد کە لە ئێستادا لێرە و لەوێ لەلایەن خودی بارزانیەوە لایەنەکانی تر باس لە سەربەخۆیی دەکەن باس لە ڕفراندۆم دەکەن تا چەند ئەمە لە ئێستادا کاتی خۆیەتی ئێستا ئەو هەلە لە ئێستادا هەیە بۆ کورد. الرفراندم طبعا من رأي من هەموو وەختێ حەقی هەموو میلەتێکە ڕفراندم بۆ خۆی بکە بەڵام پێویستی بەوە هەیە یەکەم پەرلەمان کارا بێت و یاسا دەرکات بێ ڕفراندم بێ یاسا ناکرێت ئەمە یەک. دووەمین مفەوەزیەی باڵای هەڵبژاردن ئەبێ پارەی بدرێت کارمەندی بۆ دانێ ئیشەکانی تەواوکەی تا بتوانێت کار بکات. سێهەمین ئەبێ حیزبەکان بە یەکەوە کۆبنەوە لەگەڵ بەغا گفتوگۆی جدی بکەن بزانن ئەو ڕفراندەمە چۆنە بێ چونکە تۆ خۆت ڕفراندەم ناکەی تەنها لە سێ پارێزگا دەبێت لە هەموو ناوچەکانی کوردستان بیکەی و لە عینی وەختا دەبێت هاوکاریش بی یعنی لەگەڵ بەغا بزانی ئەنجامی چییە نەتیجەی چییە سیاسەتیان چییە ڕێیاکەوی ڕێناکەوی. چوارهەم ئەوەیە کەوا لایەنەکان هەموو بە یەکەوە وەفدی باڵایان هەبێ هەمویانی تیابن بچن پەیوەندی بکەن لەگە ئێران تورکیا ئەمریکا ڕووس UN محاولە بکەن UN قەنەعەت پێ بکەن چاودێری خۆی بنێرێ بۆ ڕێفراندەمەکە بۆی سەرپەرشتی بکات تا ڕێفراندەمەکەمان شتێکی فەرمی بێ ئەهەمیەتێکی نێونەتەوەیی هەبێ ئەمانە هەموو پێویستم بۆ ڕێفراندەم خۆ ڕێفراندەم هەروە ناکرێ لەبەرەوە ئەو کارەش پێویستی بە هاوکاری هەمویان هەیە پێویستی بەوەشەیە بە تەواوی لە وەزعی بەغا تێبگەی پێشەوەی بڕۆی بەرەوە ڕێفراندەم. ئەیچی لەبارەی هەڵوێستی ئەمریکاوە ینی بەڕوونی ئەمریکا دەڵێت ئێمە لەگەڵ یەک پارچەیی خاکی عێراقداین. بەڵێ هەمیشە واڵێن هەموو دەوڵەتەکان تقریبان واڵێن بەڵام ئەمە شتێکە واقع شتێکی ترەیان تۆ ئەگەر توانی هەموو یەکگرتوو بووی کورد بەیەکەوە شتێکی کرد وەکو ئەمریکی واقع فەرزی کە ممکنە خەڵ حسابێکی بۆ بکە بەڵام هەروە ئەڵێن ینی ئەمریکا ئێستش سیاسەتی وایە هەڵویستی وایە بەڵام لە عینی وەختا ئەژڵەیە ئەڵێ ڕێفراندەم حەقی خۆتانێ و میلەتن حەقی خۆتان ئەوە بکەن بەڵام ئەمری واقعەکە لێرە چۆن فەرزە بێ بە چ شێوەیە ئایا ئەتوانی تۆ هەموو بەیەکەوە شتێ فەرزکەی کە هەموو تەئیدی بکەن ئەو وەختە خەڵقیش حسابی بووەکە ممکنە چاو بخشێنەوە سیاسەتی خۆیان لەبەرەوە ئەوە گرنگە بەڵام تەمان ئێستا کە لێیانە پرسی ڕووسیش کە لێ پرسی ئەمریکا کە لێ پرسی هەر جیهاتێکە لێ پرسی UN کە لێ پرسی ئەڵێ ئێمە عێراقێکی یەکگرتوومانەوێ بە شەرتێ فیدرال بێ دیموکرات بێ ئاوا بێ خۆشیان نەزانن نە فیدراڵە نە دیموکراتە ئەنێ ئەوانیش دەزانن وەزعی عێراق چی ئەوانیش دەزانن کێشەی عێراق چۆنە ئەوانیش دەزانن ئەم پێکەوە ژیانی عێراق ئاسان نییە بەڵام بە تاکید کە تۆ واقعەکە فەرز کرد لەسەر ئەرز و میلەتەکەت هەموو تەئیدی کرد حسابێکی بۆکەن ئەوانیش وابزانن. باش من وا تێگەشتم لە وەڵامی جەنابەت کە پێت وایە ئێستادەمە هەلێکە بۆ کورد بەڵام
ینی هەرچەندە بارزانی ئاماژەی بۆدا بوو کە گفتوگۆ دەکرێت لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی تورکیا، ینی بە کۆی ئەو دۆخەی کە هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان، دۆخی سیاسی و ئابووری، دۆخی ناوچەکە بەگشتی، ینی ئەم هەلە لە ئێستادا گونجاوە بۆ سربەخۆیی کورد لە باشووری کوردستان؟ والله هەنگاوی یەکەم ڕفراندەمە ئەویش بە شەرتێ پاش ئەوەی گفتوگۆی جددی لەگەڵ باعاکەی و قەناعەتێ بۆ پەیا ئەبێ کە تۆ ناتوانی لە عێراقا بژی، کە تۆ ناتوانی بەو پێی کە هەیە دەستورە و شەراکەتە و ئەوە جێبەجێکەی، ئەگەر کەیشیتە ئەو قەناعەتە ئەو وەختە هەنگاوی خۆ دەنێ بە شێوەیشتر معلومە کە هەنگاو نابەرە و ڕفراندەم کردنوانە دەبێ ئەو دەوڵەتانەی حدودیان هەیە لەگەڵ تۆ و تۆ لەو بەینای ئەبێ قسەیان لەگەڵ بکەی، بێگومان قسەیان لەگەڵ بکەی لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران، لەگەڵ طبعا دەوڵەتە گەورەکانی UN، ئەمانە هەموویە بێ قسەی وردیان لەگە بکرێ، خەڵقی سیاسی، خەڵقی قانونی لەگەڵیان قسە بکە، وەفدی باڵا ئەمانە ئەبێ ببینێ. وەلا تۆ لێرە توانی سبەینە ڕفراندەم بکەی هەموو کورد بە یەکەواڵێ دەوڵەتمێ، بڕوا ناکەم هیچ کوردی هەبێ دەوڵەتی نەبێ، بەڵام ئەوە وتمان و بڵاو بۆ تەواو بوو، ئەوە وەرەقەیەکی بەهێز نابێ. وەختی ئەبێ بە وەرەقەیەکی بەهێز دوو چاودێری UN بێ سەرپەرشتی بکە، ئەمریکایە باخ ئەمریکا موافق نەبێ، بە دوو عوزوی کۆنگرێس بێ سەرپەرشتی بکە، خەڵقی تر بێ بەشدار بێ، وڵاتەکان دژی نەبن، ئەمە هەمووی هەیە، دەبێ ئەمانە هەمووی لێک بدرێتەوە و پاژەوەی کە ئەبینی لێکۆڵینەوەیکی وردی لێەکەی و بۆ دەرەکەوێ کە ئەمە لایەنی پۆزیتیڤی لە نەگەتیڤی زیاترە و ئەتوانی هەنگاو بنەی بۆ پێشەوە بێگومانیان. ئێمە زۆر سپاس دەکەین، سپاس بۆ دکتۆر محەممەد عوسمان، سیاسەتمەداری کورد لە